خەمەکانی خۆ بەکەم زانین. یەکێک لە گرفتە گەورەکانی ژیانی ئێمە چییە؟ فڵان کەس جوانترە لە من، فڵان کەس ئەوەی هەیە من نیمە، فڵان کەس دایک و باوکی وایە لەگەڵیان من وانیم، فڵان کەس لە فڵان شوێن ئەخوێنێ من لە فڵان شوێن، فڵان کەس ئاوایە من ئاوام. هەمیشە بەراورد دەکەم. لە دەرونزانیە ئەڵێ کەسە بەختەوەرەکان هەرگیز خۆیان بەراورد ناکەن بە خەڵکی تر. بەڵکو چیەکەن؟ خۆیان بەراورد دەکەن بە خۆیان کاتێککە گەشتون بە هیوا و ئاواتەکانی ژیانیان. پێت خۆشە چۆن بیت، بیرکردنەوەکانت چۆن بێ، ڕەفتارەکانت چۆن بێ. ئەمانە شتێکە وێنەیەکە لە خەیاڵی تۆ هەیە، وێنێکە لە خەیاڵی تۆ هەیە، تۆ ئەبێ هەوڵ بی وەکو ئەوە بیت، نەک وەکو ڕەفیقەکەت بی. ئەگەر تۆ ئەزانی هاوڕێیەکت هەیە کە دایک و باوکی هەموو شتێکی بۆ ئەکەن، ئەگەر بزانی گرفتی ئەم هاوڕێت و بیرکردنەوەکانی دایک و باوکیان و شێوازی ژیانیان چۆنە، من دڵنیام ئەگەر 100% هەموو شتێک بزانی هەرگیز حەز ناکەی تۆ بچیتە شوێنەکەیەوە. هەمووتان لەوە چیرۆکی شازادە و گەداتان بیست بێ ئەو کوڕای کە لە عایلەیەکا بوون سواڵیانە کرد، ڕۆژێکیان لەگەڵ کوڕی پاشا کە یاری ئەکرد هێنا بوویانە دەرەوەی کۆش بوو بە هاوڕێ. بەڵام لەبەری زۆر لەوە چوو، کاتێک کە چوونەوە بۆ ناو کۆشک، کاتێ ڕێیان لێگرتن ئەمان بۆ خۆشی جلەکانیان گۆڕی بوویەوە. کوڕە هەژارە کە حەزێک بزانە ئەوەی کوڕی پاشابی چۆنە جلەکانی، بۆیە حرەسەکان ئەمیان کردە ژوور، کوڕە گەداکەیان کردە ژوور و کوڕە پاشاکەش بۆ دەرەوە. بەڵام دوجار ئەم کوڕە گەدایی کە هەموو ڕۆژێ چوو بۆ ماسی گرتن و بۆ یاری و زۆر کاتێکی خۆشی بەسەرە برد، کاتێککە بینی کوڕی پاشا چۆنەژی، هەموو ڕۆژێ لە کاتێکی دیاریکراوە بێ بخەوێ، هەموو ڕۆژێ لە کاتێکی دیاریکراوە ئەبێ هەستێ، بە چەند ڕۆژ جار ئەو بۆی نییە یاری بکە و کاتێ دائەنیشێ بۆی نییە بجوڵێ و هەموو ئەم شتانیان کاتە بینیان زۆر باش ئەم شتانە جێبەجێ ناکە، هەموو یاساکانی کۆشکیان دووبارە فێر کردەوە و بە زۆر جا گەورەترین ئارزووی ئەوە بوو ڕۆژێک لە ڕۆژان لەو کۆشکە ڕزگاری بێت، چونکە ئەوە ئێمەین لە خەیاڵەکانمانە شتێک ئەبینین ڕوخسانەکەی وایە ئیتر وە ئەزانی ناوەڕۆکەشی حتمما ئاوە خۆشە. کاتێک کە تۆ کەسێکی بەناوبانگە بینی حەزەکەی لەجێ ئەوە بی، بەڵام ئەگەر بزانین گرفتەکانی ئەویشتین لەوە چێ پێت خۆش نەبێ. کاتێک کەسێک کچی سەرۆکە یعنی هەمیمایی لەگەڵا، یعنی هەمیشە بە سیارەی هێن و بە سیارەی بنەوە و بۆ زۆر شوێن هەیە کە حەزەکە بچێ نایڵن بچێ و زۆر کەسێکە هاوڕێتیەکە نایڵن هاوڕێتی بکە، ئەو کاتە ئەزانی تۆ کە کەسێکی ئاساییت کۆمەڵی نیعمەتی هەیە، بەڵام ئەویش کۆمەڵی نیعمەتی تری هەیە. قسەکە لەسەر ئەوە نییە کە گەدایی باشترە لە دەوڵەمەندی، قسەکە لەسەر ئەوەیە تۆ ئەگەر خۆ مقارنەکی بە خەڵک نابێ، ئەبێ خۆت مقارنەکی هەر بە خۆت چۆن بتوانی ئایندەیەکی باشترێ هەبێ. ئەوە مهمە. تۆ خۆت حەزەکەی عەقڵیەتت چۆن بێ، بیرکردنەوە چۆن بێ، ئاستی ڕۆشنبیریت چۆن بێ، تەندروستی چۆن بێ و ئەبێ بەردەوام خۆت مقارنەکی بەوە. من حەزمە کرد ئەو شتانە بزانم، ئایا ئەیزانم نەخێت دیکەواتە هەوڵێم بیزانم، هەوڵێم بە دوایە بچم، هەوڵێم خۆم پێ بگێنم. مقارنەکردنی خۆت بە خەیاڵەکەی خۆت زۆر باشە، بەڵام مقارنەکردن و بەراوردکردنی خۆت بە خەڵکی تر هەمیشە کێشەکەی ئەوەیە تۆ شتە باشەکانی خەڵک و شتە خراپەکانی خۆت هەبینی. فارس دەڵێ مرغی هەمسایە قازە، یعنی مریشکی دراوسێ قازە. لە بەرچاوی ئەم ماڵەکەی دراوسێ مریشکەکانیان قازن. ئینگلیزیش پندێکی لەو شێوەیان هەیە، ئەڵێ سەوزایی لەو دیوی پەرژینەکەوە سەوزترە. ڕاستیەکەی وانییە، بەڵام لە خەیاڵی ئێمە وایە، لە خەیاڵی ئێمە وا ئەزانی خەڵک خۆشبەخت و سەرکەوتووە، وا ئەزانی خەڵک ژیانی زۆر خۆشە، کەسانێکە بینی خۆزگیان پێخوازیت. تۆ ئەگەر ئەو ناز و نیعمەتانی خۆت هەتە کە بیبینی و ئەگەر ئەو توانایی خۆت هەتە بیخیتە گەڕ بە دڵنیایی هیچ کەمتر نییە لە خەڵک و ئەتوانی خۆشبەخت و سەرکەوتوو بی. ئێمە لە زانستی NLP ئاواتە نێرۆ لینگویستیک پرۆگرامین پیشفەرزیەکمان هەیەواتە پریسەپۆزیشن. ئەویش ئەوەیە کە تۆ چۆن بتوانی تەماشای شتەکانی تر بکەی و تەماشای خۆت بکەی و چۆن بتوانی سەرکەوتوو بی. جا پریسەپۆزیشنەکە ئەوەیە، ئەڵێ خۆت هەڵگری هەموو ئەو شتانەی پێویستە بۆ خۆشبەختی. ئەمە گریمانەیەکی ئەندازەی دەرونیە، ئەمە گریمانەیەکی بەرنامەڕێژی زمانی دەماریە. ئەڵێ خۆت خاوەنی هەموو ئەو شتانەی کە پێویستە بۆ ئەوەی بگەی بە خۆشبەختی و سەرکەوتن. هەموو مرۆڤە سەرکەوتوەکانی دنیا ئەوانن کە ڕۆژێک لە ڕۆژان بڕیارێکی گەورەیانیاوە کە ئەوان بچنە ڕیزی خۆشبەخت و سەرکەوتوەکانەوە. ئایا کەس هەیە لێرە گوێی لێ نەبێت کە ئایا خۆشبەختە بێ یا سەرکەوتووە بێ؟
چەند نەفەر پێ خۆشە سەرکەوتوو بێ لە ژیانیا؟ کێ پێی خۆشە دەست هەڵبڕێ؟ پێتان خۆشە؟ دەی بەدەنگی بەرز بن بەڵێ. ئایا ئێمە چۆن نتوانین خۆشبەخت و سەرکەوتوو بین؟ لە ڕاستیە ئەگەر هەموو ساڵانی عمرت بە دوای خۆشبەختی و سەرکەوتنا بگەڕێی و هەموو دانایی و فەلسەفەکانی دنیا کۆکەیتەوە یەک شتی تایە. مرۆڤە سەرکەوت و خۆشبەختەکانی دنیا بەهۆی بیرکردنەوەکانیانەوە خۆشبەخت و سەرکەوتون. ئایا ئەتەوێت تۆ ئەمڕۆ بچیتە ڕیزی خۆشبەختەکانەوە؟ چەند نەفەر ئێوێ؟ هەمووی ئێوێ. با پێتان بڵێم ڕازی خۆشبەختی ئەمەیە وەکو مرۆڤە سەرکەوتوەکان بیرکەیتەوە. مرۆڤە سەرکەوتوەکان ئێستا پرسیارەکە ئەوەیە مرۆڤە سەرکەوتوەکان چۆن بیرەکەنەوە؟ کاتێک گرفتێکیان هەیە ئەڵێن هەموو گرفتێک زیاد لە یەک چارەسەری هەیە. کاتێک کە ناڕەحەتیەک تووشیانە بێ تەفسیری وا ئەکەن ئەڵێن ئەمە حەتمەن خەیری تایە. کاتێکە شتێک ئەبینن خەڵک هەیەتی ئەو نیەتی ئەوان خۆیان مقارنە ناکەن بە خەڵک بەڵکو هەمیشە بیر لەوە ئەکەنەوە چ شتێ باشە بۆ ژیانی ئەمان کە بتوانن بەدەستی بهێنن. بۆیە ئەگەر تەماشا بکەین مرۆڤە سەرکەوتوەکانی دنیا هەمیشە ئیجابیانە بیرەکەنەوە. جا ئەگەرە تەوێ بچیتە ڕیزی خۆشبەختەکان ئەوە ئەتوانی لە ئەمڕۆوە بیرکەیتەوە کێ زۆر خۆشبەخت و سەرکەوتووە بیرکردنەوەکانی ئەزانی چۆنە دەیتو هەوڵ بەوکە ئەو بیرکەیتەوە. ئایا کەسێکی خۆشبەخت و سەرکەوتوو لەم ژیانە ئەگەر تعلیقێکی لێن کاردانەوەی چۆن؟ ئایا ئەگەر کەسێکی خۆشبەخت و سەرکەوتوو لەم ژیانە تووشی ئەو گرفتە ببێ کە تۆ تووشی بوویت کاردانەوە چۆنە بێ؟ من مامۆستایەکە ناسم مامۆستایەکی زۆر بەڕێز و بەتوانە کە مامۆستای خۆم بووە. ڕۆژێکیان کە چوومە خزمەتی وتی لەم ماوەیە درامایەک بوو. لە کۆتایی دراماکە هەموو ئەکتەرەکان دانیشتە بوون لەگەڵ دەرهێنەری ئەو فیلمە. وتی من بیرم لەوە ئەکردەوە باشترین ئەکتەر کیان هەڵبژار ئەوەی جوانترین دەوری بینیوە. وتی دەی باشە ژیانی ئێمە هەمومان وەکو یەک فیلمی سینەمایی وایە. ئێمە هەمومان ئەکتەرین لەو فیلمە. هەر یەکێک لە ئێمە ئەکتەرەکانی ئەو فیلمین. کێ ئەو دەورەی پێیاوین؟ کەسێک پێیاوین دەرهێنەرێکی ئاسایی نییە. ئەو کەسەیە کە هەموو گردوونی بەم هەموو نیزامە جوانەوە دروست کردووە و ئەم دەورەی یاوە بە تۆ. کۆتایی براوە کێیە؟ باشترین ئەکتەر کێیە؟ ئەو کەسەیە جوانترین دەورە بینێ. ئێستاکە تۆ تەماشای فیلمێ بکە کچێکە بینی هاوتەمەنی خۆت لە فیلمەکە کاتێکە باوکێکی هەیە بەردەوام ئەخواتەوە لە دایکی ئەیە ئایا ئەم کچەی کە پاڵەوانی فیلمەکەیە کاردانەوەی چۆنە بێت؟ تۆ کە ئەزانی ئەمە پاڵەوانی فیلمەکەی و کەسێکی زۆر عاقڵ و چاکە کەسێکە دایمە ئەخوێنێتەوە کەسێکە دایمە ئامۆژگاری تەنان دایک و باوکیشیەکە بەڕشێوەیەکی زۆر جوان و پەروەردەیانە و کەسێکە ئەتوانێت نازی مناڵە بچکۆلەکانی خۆیان ڕاگیر بکە. ئەم کەسە تۆ بە هاوڕێکەت ئەڵی کە سەیری فیلمەکەکە ئەڵی ئەم کچە کچێکی زۆر نمونە و سەرکەوتووە ئەمە بەتەڵی فیلمەکەیە. ئایا تۆ چاوەڕێ ئەکەی کاتێ باوکی کاتێ دایکی کاتێک کەسێ قسەیەکی ناخۆش بەرامبەری بکە لە فیلمەکە یەکسەر ئەمیش بێتە جواب بە جنێ و بە قسەی ناشرین؟ هەرگیز چاوەڕێ ئەوە ناکەی. وایە ئەو دەورە جوانە بۆ دراوە بۆ ئەکتەرە ئەکتەرێک دەرهێنەرێک ئەو دەورەی پێیاوە و تۆ هێشتا دوو حەڵقە و بینیوە چاوەڕێ ئەوە لەو ناکەی. ئەی بۆ جوانترین دەور کە خوا بە تۆ یاوە لەم ژیانە قبوڵت نییە. وەرە با ئەو دەورە قبوڵکەین با ئەوە قبوڵکەین کە خوای گەورە دەورێکی یاوە بە ئێمە کە ئەوە دایکت بێ کە ئەوە باوکت بێ کە ئەوە مامۆستات بێ کە ئەوە قوتابخانەکەت بێ کە ئەوە ژیانی تۆ بێ. ئایا بۆ نایی تۆ بەتەڵ فیلمەکە بی؟ ئەکرێ بەڕێزان ژیانی هەرێکێکمان فیلمێکی سینەماییە ئەکرێ خۆمان دەرهێنەری بین بەڵام جێبەجێکارەکە کێیە؟ خوای گەورەیە. تۆ دەرهێنەر بە ئەو بۆ جێبەجێەکە. لەبەرەوە هەوڵ بە گەورەتر بیر بکەرەوە و هەوڵ بە هەمیشە لە دوورەوە خۆت ببینی. کێشەی کچان زۆربەی بەوە چارەسەر دەبێت هەمیشە لە دەرەوە خۆت ببینە. کاتێ لە ماڵەوەی تەلەفۆنەکەی لەگەڵ کەسێ وا بزانە ئەم قسانی کە تۆ ئەیکەی ئەو مامۆستایی کە نمونەیە لە ژیانی تۆە ئەو خاڵەی ئەو مامە ئەو کەسەی کە زۆر تەئسیری ئیجابی هەبووە لە ژیانی تۆە وا بزانە ئەو ئێستاکی گوێی لێیە تۆ چۆن قساکەی. ئایا هەرگیز قسەیەکەکەی زۆر نەشیا و خراپ بێ؟ نەخێر. لەبەرەوە تۆ هەمیشە هەوڵ بە لە چاوێکەوە تەماشای خۆت بکەرەوە. بۆیە ئەگەر هات وا بیرت کردەوە ئەو کاتە ئەزانی تۆ هیچ شتێکت کەم نییە لە مرۆڤەکانی تر. گەورەی مرۆڤەکان بە بیرکردنەوەیانە